برێبەرتەیەکی ئازاد سەرکەفتن میسۆگەرن. بەرخە بدە، تێ بکوشە، ئازاد ببە. دەما فیزیکی ئازادیە رێبەرە بووە. دەم خودی دەرکەتنە کەرامەت و دەستکەفتیانە. برێحی ئاوباشین مەتینە لەبەر خوا بدە و رێبەرتی ئازاد بکات. بە بەشداری کوردان و ئازادی خوازان لە شاری ئێدینبرە سکۆتلند لە چوارچێوەی ئەڵمەتی ئازادی بۆ بەڕێز و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد چالاکیەک ئەنجام دراو. لە چالاکیەکەدا نووسەر و ئاکادمیسیەن و ئەندامی کۆمیتەی ژنۆلۆژی شەید ناگیهان ئاکارسل یادکرایەوە. هەروە ئەندامی کۆمیتەی چالاکیەکان و وتەبێژی کاروباری دەرەوەی ئەنجومەنی گەلی کوردی سکاتلند شۆڕش کوردی گۆشەگیری ئیمراڵی شەرمەزار کردو وتی کاتی ئازادی ڕێبەراپۆ و بەدەستێنانی مافەکانی گەلی کووردە گۆشەگیری دەشکێنین و ڕێبەراپۆ ئازاد دەکەین. هەروەها لا تۆڕی پشتیوانی کوردستان لە سکۆتلند هەزل کارلۆس تیشکی خستە سەر گرنگی سەرکەوتنی هەڵمەتی ئازادی جیهانی و وتی کاتیشکاندنی هەموو بێدەنگیەکە و بڵندکردنی تێکۆشان و پاراستنی دەستکەوتەکانی شۆڕش و یەکگرتنی هێزە دیموکراتیکەکانی جیهانە. هەروەها لە درێژەی چالاکیەکان لە شاری نیسی فەڕەنسا گەنجان ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا و ئاڵای پەکەکە و ئاڵای ڕێبەری گەلی کورد و دروشمی بژی سەرۆک ئاپۆیان بەرز کردەوە. نامیلکە دەربارەی سیستەمی قڕکردنی ئیمراڵی و تێکۆشانی ڕێبەری گەلی کورد خوێنرایەوە و پرۆشۆر بەسەرگەلدا دابەشکرا. ئەرهان ملازگرت لەسەر ناوی گەنجان لە مەراسمەکە داوتی هەتا گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد نەشکێنرێت وە گەنجانی کورد لە ئەوروپا هەردەم لە گۆڕەپانەکان دەبین. چارەسەری هەموو کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین بەڕێز ئۆجەلانە. مەلازگرت تیشکیشی خستە سەر هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر باشووری کوردستان و وتی دەوڵەتی داگیرکەری تورک لە باشووری کوردستان تاوانی شەڕ دەکات. هەموو مافە نێونەتەوەیەکان پێشل دەکات و گەل لە ماڵی خۆیان دوور دەخاتەوە. بێ هیچ مافێک بازگە دادەنێت پێویستە گەلی باشوور ڕاپەڕێت و هەڵویست دژی ئەمان نیشان بدات. فدراسیۆنی کوردانی ئازادی ئەڵمانیای ڕۆژهەڵات فێتکۆرد هێرشی سەر ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا با ڕاگەیاندراوەیەک شەرمەزار کرد. فێتکۆرد هێرشەکەی شەرمەزار کرد و دەڵێت ئەم هێرشانە دژی داخوازیەکانی ئازادی و ئاشتی و دیموکراسی گەلی کورد قبول ناکەین و جەخت دەکەینەوە دەبێت ئەڵمانیا دەست لە سیاسەتی تاوانبارکردنی گەلی کورد هەڵبگرێت و هەروەها فێتکۆرد ئاماژە بەوە دەکات ئەڵمانیا 31 ساڵە مافی ڕێکخراوبوونی گەلی کورد قەدەغە دەکات و داواکاریە دیموکراتیکەکانی گەلی کورد بە شێوەیەکی سیستەماتیک تاوانبار دەکات و ڕایدەگەێنێت ئەما گرێدراوە بە سیاسەتی فشار و گۆشەگیری دەوڵەتی تورک لەسەر گەلی کورد و قبولکراو نییە. هەروەها فێتکۆرد ڕایدەگەێنێت ئەم هێرشە بناغی یاسایی نییە و دەڵێت ڕاستەوخۆ تێکۆشانی دیموکراتیکی گەلی کورد و مافی ڕێخستنی کردوەتە ئامانج و بێدەنگی یەکێتی ئوروپا و هەڵویستی فشاری ئەڵمانیا بەرامبەر گەلی کورد دەڵێت خزمەت بە سیاسەتی گۆشەگیری دەوڵەتی تورک دەکات و هەروەها بانگەواز لە حکوومەت و بەرپرسانی ئەڵمانیا دەکات با گوێرەی بەهاگردونی و دیموکراتیکەکان مامەڵە بکەن و ڕێز لە مافەڕەوا و دیموکراتیکەکانی گەلی کورد بگرن و کۆتایی با هێرشە ناساییەکان بۆ سەر دامەزراوە کوردیەکان بهێنن. لە ناوەندی کۆمەڵی کوردی لا لەندەن بابۆنەی دووەم ساڵیادی تیرۆرکردنی ئەندامی ئەکادمیای ژنۆلۆژی ناگەهان ئاکارسل چالاکی یادکردنەوە سازکرا. مەراسمەکە لایەن دەستپێشخەری ژنانی باشووری کوردستانەوە ڕێکخرا بوو. لە یادەکە بەردەوام دروشمی ژنجیان ئازادی دەوترایەوە و ستاندێک بۆ کتێبەکانی ناگەهان ئاکارسل دانرابوو. نەجیبە قەرەداغی ئەندامی ناوەندی لێکۆڵینەوەکانی ژنۆلۆژی باسی پێگەی ناگەهان ئاکارسل لە تێکۆشانی ئازادی ژنانی کردو ئەوەی خستە ڕووکە ناگەهان فەلسەفە کولتور و مێژووە. نەجیبە قەرەداغی بەبیری هێنایەوە کە ناگەهان لەلایەن دەوڵەتی تورکەوە تێرۆرکراوە و بزوتنەوەی ژنان هەرگیز ناگەهان لە بیر ناکەن. بەتوخانی ژنی کورد
پرۆژەیەکی نەتەوەی ژنی کوردە. ژنانێک بەڕاستی ناگیهان ئاکارسەر لە دەرگای ئەوانیدا کە زۆر بە کەمی ژنانی دیکە لە بەشەکانی دیکەی کوردستان ئەتوانیان لە دەرگای ئەو ماڵانە بکەنەوە. بۆ ژنانێک بنا ئەو پرۆژەیە جێگەیان گرتووە لە هەر چوار بەشی کوردستان کە بە تەواوەتی خۆیان بۆ ئەو کارانە تەرخان کردووە و ئەم کارە کارێکی استراتیژیە بۆ دامەزراندنی ناوەندێکی یادەوەری لە هەمان کاتدا ناوەندێکی دەتوانینەوە. چونکە لە ڕاستیە ئێمە ڕێچکەیەکی هێژومان هەیە بەڵام زۆر کەم ئێمە لە کۆڵینەوەی سۆسیۆلۆژیمان لەسەر کۆمەلگاکەی خۆمان ئێمە کۆمەلگاکەی خۆمان ناناسین. با بۆنەی نزیکبوونەوەی 26مین ساڵیادی پلانگەڕی نێونەتەوەی دژی ڕێبەری گەلی کورد کە ئەنۆی تشرین یەکەمی 1992 دەستی پێکرد لە حەڵەب ڕێپێوانێکی جەماوەری ئەنجامدرا. بەشداربووان پانکارتی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کورد و پلانگێڕی تێک دەشکێنین و یەکسانی و برایەتی گەلان سەردەکەون و هەروەها وێنەی ڕێبەری گەلی کوردیان بەرز کردە و لە بەردەم هۆڵی هەشتی ئادار دەستیان بە ڕێپێوان کرد. لە بەردەم ناوەندی چەند و هوەری جەمیل هۆرۆ ڕێپێوان بۆ گرتبوونەوە گۆڕدرا و هاوسەرۆکی مەجلسی گشتی شێخ مەقسوود و ئەشرەفیە هێڤین سلەیمان و بەڕێوەبەری نووسینگەی ڕێخستنی پەیەدا وڵات مەمۆ قسەیان کرد. هێڤین سلەیمان ڕایگەیاند ئیرادەی گەلان بۆتە قەڵغان بەرامبەر هەوڵی فاشیستەکان بۆ لە ناوبردننی ڕامانەکانی ڕێبەری گەلی کورد و جەختیشی کردەوە دەوڵەتانی سەرمایەداری با هاوکاری پەدەکا لە ڕێگەی بەدیلگرتنی ڕێبەری گەلی کورد ویستیان کۆتایی با تێکۆشان بهێنن، بەڵام پاش 26 ساڵ ئامانجی پلانگەڕیان بەدی نهاتووە و لای خۆیەوە وڵات مەمۆیش ڕایگەیان چارەسەری پرسی کورد لە ئیمراڵیە و بە ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد پرسی کورد و تەواوی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوین چارەسەر دەبێت. قومپلا کل سر ریبرتی هاته کرن لسر ایرادا گلان بو لسر فکر و فلسفه دموکراتی آزادی کسایت آزاد مروف آزاد و طیبت لسر جنبا لەسەر داوای ڕۆژن بە ناوی ڕۆژنامەنووسانی ژنی کوردستان و هەروەها دەست پێشخەری ڕۆژنامەنووسانی کوردستان سەبارەت بە پرسی شەیدکردنی ڕاگەیاندکارانی ئازاد گولستان تارا و هێرۆ بەهادین لە ئەوروپاوە کۆمەڵێک ڕۆژنامەنووس سەردانی سلێمانیان کرد و ئەمڕۆ لەگەڵ هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی کۆبوونەوە شاندەکە سەردانی هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانیان کرد و تاوتوێ دۆخی ڕۆژنامەنووسانیان لە هەرێمی کوردستان کرد و مەترسیەکانی سەریان هەروەها جەخلا پێویستی پارێزراوی سەرجەم ڕۆژنامەنووسان کرایەوە لا هێرش و پەلامار و بە ئامانجگرتن. هەروەها شەیدکردنی ڕۆژنامەنووسانی ئازاد گولستان تارا و هێرۆ بەهادین بەبیر هێنرانەوە کە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە لە 23 ئابی ئەمساڵ لە بردومانێکدا شەهید کران. دەستپێشخەری گەنجانی باشووری کوردستان لە یاریگای کۆمەڵی وەرزشی ئارارات لە شاری سلێمانی با بەشداری 34 تیپ لە کە پێک هاتوون لە یاریزانانی ڕۆژاوا و باشووری کوردستان خولێکی تۆپی پێ با دروشمی کوردستان بەپارێزا کرایەوە لە دژی وێرانکردنی ژینگەی کوردستان و داگیرکردنی خاکی کوردستان. خولەکە بۆ ماوەی مانگێک بەردەوام دەبێت. هەروەها لا خولەکەدا سەرەتا ژمارەیەک نەمام لە دەوروبەری یاریگاکەدا چێندران وەک وەڵامێک بۆ دەوڵەتی داگیرکەری تورک کە ژینگەی کوردستان وێران دەکرا. دواتر ڕاگەاندراوێک خوێندرایەوە و تایدا جەخ کرایەوە ڕۆژانە باهۆی هێرش و بردومانەکانەوە گەلی کورد جەنوساید دەکرێت و ژینگەکە قڕ دەکرێت. ئێمە وەرزش دەکەینە سەکۆیەک بۆ پاراستنی خاک و نیشتمان و هەوێنی ئاشتی. بانگەواز لە هەموو گەنجانیش دەکەین بەشداری ئەم خولە بکەن و با وەرزش هەڵویستی خۆیان دەربڕن. ئەبوو ئالا وەلایی لا یەکەم ساڵیادی هێرشەکانی 7 ئۆکتۆبر لە پەیامێکدا ئێمارات و سعودیە و وڵاتانی دیکەی عەرەبی بە بەرپرسیاری سەرەکی شەڕی ناوچەکە ناو دەبات و هاڕەشە دەکات لە سزا پارێزراو نابن و ڕاشی دەگێرێت عێراق پشتیوانی لوبنان و غەزە دەکا. ئەبوو ئالا وەلایی ئەمینداری گروپی سەیدولشوهەدای عێراق کە یەکێکە لە گروپە چەکدارەکانی هەشتی شعبی لە یەکەمی ساڵیادی هێرشەکانی چەکداری حەماس بۆ سەر ئیسرائیل لە 7 ئۆکتۆبری 2023 پەیامێکی بڵاو کردوتەوە
دەڵێت ئۆپەراسیۆنی گەردەلوولی ئەقسا بۆ جیهانی سلمان ئیسرائیل ڕژیمێکی بەتاڵە. هەروەها وەلای دەڵێت هەروەک چۆن حیزبوڵای لوبنانی پشتیوانی غەزە بووە، عێراقیش بە هەمان شێوە پشتیوانی لوبنان و غەزەیە. هەر لە پەیامەکەیدا ئەبوو ئالاوەلایی هێرش دەکاتە سەر وڵاتانی عەرەبی و دەڵێت دەسەڵاتدارانی عەرەب کە هاوپەیمان و شوێنکەوتووی سعودیان بەرپرسیارن لەو خوێن ڕێژیەی کە هەیە و هەر بۆیە دەبێت بزانن کە لا سزا پارێزراو نین. بە گوێرەی پێگەی عەرەبی جەدید کە پشتی با لێدوانی بەرپرسێکی دیاری عێراقی بەستووە ئاشکرای کردووە ئەمریکا فشارەکانی بۆ سەر حکوومەتی عێراق زیاد کردووە بۆ ڕاگررتنی هێرشە موشکی و درۆنیەکانی گروپە چەکداریە شیعەکانی سەر بە ئێران کە لە ڕۆژاوای ئەمبارەوە بەرەو خاکی ئیسرائیل دەستیان پێکردووە و دەشڵێت بەغدا ئەو داواکاری ئەمریکا ڕەت دەکاتەوە. سەرچاوەکە ئاماژەی بەوە کردووە ئەمریکا لا ڕێگەی کەناڵە دیپلۆماسی و ئەمنیەکانیەوە هەوڵ دەدات فشار بخاتە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەو هێرشانە بوەستێنێت کە لە ڕێگەی موشکی کروژ فڕۆکەی بێفڕۆکەوانەوە دەکرێتە سەر ئیسرائیل. بەڵام حکوومەتی عێراق ئەو فشارانەی ڕەت کردوێتەوە و باسی لەوە کردووە ئەو گروپانە ڕاستەوخۆ سەربا هێزەکانی هەشتی شەعبی نین بۆیە کۆنتڕۆڵکردنیان ئاسان نییە. هەروەها ئەوەش هاتووە محەممەد شیع سوودانی سەرۆگۆزیرانی عێراق بەرپرسانی ئامریکای ئاگادار کردوێتەوە کە تاکە چارەسەر بۆ وەستاندنی ئەم هێرشانە کۆتایی هێنانە با دەستڕێژی ئیسرائیل بۆ سەر غەزە و لوبنان. ئەو بەرپرسە عێراقیە ئاماژەی بەوەش داوە ئەمریکا ترسی هەیە لەوەی هەر وەڵامدانەوەیەکی ئیسرائیل بۆ عێراق ببێتە هۆی هێرشکردنە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە. ئامەش وا لە ئەمریکا دەکات فشار بخاتە سەر بەغدا بۆ ئەوەی میلیشیا چەکداریەکان نەتوانن بەردەوام بن لە هێرشەکانیان. لە 33 ساڵی ڕابردوودا حکومڕانی هەرێمی کوردستان با شێوازێک بوو کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پرۆسەی دیموکراسی دروست کرد بوو با شێوەیەک هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بێ هیوا کرد کە تااقەتی ئەوەیان نەبێت بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بەشداری ئەو پرۆسە گرنگە بکەن کا بە تەواوی چارە نووسازە. وا بڕیارە ڕۆژی 20 ئەم مانگە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و تێیدا 1991 کاندید ململانەی بەدەستهێنانی 100 کورسی پەرلەمان دەکەن. بەهۆی بارودۆخی ناوچەکە و سیاسەتی حکومڕانی 33 ساڵی ڕابردوو لە ئەگەری زۆر ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران پێشبینی دەکرێت گۆڕانکاری زۆری گەورە لەسەر دروست بێت. لەسەر ئەم بابەتە هاوکارانمان دۆسیەکان ئامادە کردووە بابەیەکەوە گوێی لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان هەرشاد بن. بەشداری نەکردن لە هەڵبژاردن دەنگدانە بە پەدەکە و خیانەت و داگیرکاری. لە 33 ساڵی ڕابردوودا حکومڕانی هەرێمی کوردستان بە شێوازێک بوو کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پڕۆسی دیموکراسی دروست کرد بوو. بە شێوەیەک هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان بێهیوا کرد کە تااقەتی ئەوەیان نەبێت بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بەشداری ئەو پڕۆسە گرنگە بکەن کە بە تەواوی چارەنووسسازە. وا بڕیارە ڕۆژی 20 ئەم مانگە هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و تێیدا 1991 کاندید ململانی بەدەستهێنانی 100 کورسی پارلەمانی دەکەن. بە هۆی بارودۆخی ناوچەکە و سیاسەتی حکومڕانی 33 ساڵی ڕابردوو لە ئەگەری زۆری ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران پێشبینی دەکرێت گۆڕانکاری زۆر گەورە دروست بێت. لە دوای هەموو ئەو ساڵانەکە بە شێوەی هاوبەشی هەرێمی کوردستان بەڕێوە دەبرا و پاشان دروستبوونی بەناو ئۆپۆسیۆن و پاشان دروستبوونی ئۆپۆسیۆنی پۆپۆلیست و خزمەتکار بە حزبی دەسەڵات وای کرد دەسەڵات قۆرەخکردن لەلایەن پەدەکەوە کوردوتەنی ببێتە هێلکەی پاکرا و بە ئارەزووی خۆی و بە عەقڵی خێڵ و بنەماڵە ڕەوتی دەسەڵات و حکومڕانی لە دیموکراسیەوە بگۆڕێت بۆ دیکتاتۆریەت. هاوکات بە ئارەزووی خۆی داهاتی ژێرخان و سەرخانی ئەم هەرێمە بخاتە خزمەت بنەماڵە و خۆشگوزەرانی نەوەکانیان و خزمەتی داگیرکەرانی کوردستان. لە ئێستادا کە سەروبەندی ئامادەسازیە بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا زۆرێک لە هاوڵاتیان بە شێوەیەک بێهیوا بوون کە ئامادەنین دەنگ بدەن و بە ناوی بێزاربوونەوە لە دەسەڵات دەیانەوێت نەچنە سەر سندوقەکانی دەنگدان. بەڵام بێباکن لەوەی بەشداری نەکردن لە هەڵبژاردن خزمەتە بە پەدەکە و ڕەوایەتی و ڕازیبوونە بە دەسەڵاتی خۆسەپێنی بنەماڵی بارزانی. چاودێران و شارەزایانی هەڵبژاردن پێیان وایە ئەوەی زۆر گرنگە بەشداریکردنی هاوڵاتیانە بە شێوەیەکی بەرچاو گرنگ نییە دەنگ بەکێدەدەن تا بتوانن لەو ڕێگە دیموکراسیەوە حکمی خۆسەپێنی بنەماڵە و تاگڕەوی و دیکتاتۆری ڕەت بکەنەوە.
لە ئەگەری بەشداری نەکردن لە هەڵبژاردن چی دەبێت؟ هەڵەکانی ڕابردووی پەدەکە و پێشاتەکانی ناوچەکە پێمان دەڵێت بۆ ئەوەی بتی تاگڕەوی و خۆسەپێنی بنەماڵی بارزانی و پەدەکە تێک بشێنین پێویستە بەشدار بین لەو پڕۆسە هەستیارەدا. لە ئەگەری بەشداری نەکردنی هەر هاوڵاتیەک لە پڕۆسەی هەڵبژاردننی ئەم جارەدا ڕاستەوخۆ وەک ئەوەیە دەنگ بدرێتە پەدەکە. چاودێرانیش پێیان وایە دەنگدانیش بە پەدەکە دەنگدانە بە خیانەت و داگیری و پشتیوانیە لە خۆسەپێنی و تاگڕەوی و دیکتاتۆری بنەماڵە و ڕەوایەتیدانە بە ڕەشبگیری ئازادی خوازان و بنپێخستنی دیموکراسی و دروستکردنی کۆیلێ عایرە 24 چونکە دەسەڵاتی پەدەکە لە ڕابردوودا و بەتایبەت لە کابینەکەی مەسرور بارزانیدا ئەو ڕاستیە دەسەلمێنێت. هاوکات پێشیان وایە ئەگەر بەشدار نەبن لە دەنگداندا وەک ئەوەیە بەدەستی خۆت وەکانت بخەیتە بەردەم جەلادەکانی بنەماڵە بۆ ئەوەی هاوشێوەی ئێزیدیەکان کڕین و فرۆشیان پێوە بکات و کۆمەڵ کوژیان بکات. لە بەرامبەر ئەمەدا پێویستە هۆشیاری تاک بگاتە ئەو ڕاستیەی کە چەندە گرنگە هاوڵاتیان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بە ڕێگای دیموکراسی گۆڕانکاری گەورە دروست بکرێت و دوایین دەرفەت بدرێتە ئەو هێزانەی کە بانگەشەی گۆڕانکاری ڕاستەقینە دەکەن. لەو ڕێگەیەشەوە بتی هێڵی خیانەت و دیکتاتۆریەت تێک بشکێنرێت. بە پێچەوانەوە بەشداری نەکردن لە هەڵبژاردن و دەنگدان بە پەدەکە واتە ڕازیبوون بە حوکمی خۆسەپێنی و دیکتاتۆری بنەماڵی.